لە سایەی حکومڕانی خراپی دەسەڵاتی ماوە بەسەرچووی هەرێم ژیانی موچەخۆران بە تایبەت مامۆستایان و فەرمانبەران تا دێت ڕوو لە خراپی دەکات. بەشێک لە موچەخۆران بۆ دابینکردنی ژیانێکی شایستە بۆ ماڵ و منداڵیان لە پاڵ کاری حکومی کاری دووەم دەکەن و بەشێکیشان ناچارن کاری قورس و تاقەت بڕوکێن بکەن. لە ڕاستیە ژیانی موچەخۆران و مامۆستایان و ئەو کەسانی کە فەرمانبەری حکوومەتن لەم کاتەیە زۆر خراپە. بە تایبەتی ئەو مامۆستایانەی کە کارێکی تریان نیە لەگەڵ موچەکەیە کارێکی تریان نیە زۆر وەزعیان خراپە. مامۆستا ناچارە بینی و من خۆم لە هاوی ناکرێکاری کردو بەڕاستی لەبەرەوەی موچەی نەبووە ماگانەکەی بەشی نەکردووە کرێچیش بووە سەیەکەی لە هاوینە پەنای بدۆتە بەرەوەی کەوا کرێکاری بووە. بەڕاستی کرێکاریش بۆ ئەو کەسێکەوە مامۆستای یعنی قورسە ناتوانێت ئەو مەطلبەی هەیەی ئەو زانستەی کە هەیەی بیگەێنێ. بەڕاستی ئەوە یەکێک لەو گرفتانەکەوت بەردەوام تووشی مامۆستایان. مامۆستا دڵشاد 18 ساڵە مامۆستایە و هاوکات بە خۆبەخشی کاری وتاربێژی مزگەوت دەکات. لە فەیسبووکی خۆیەوە لە پۆستێکدا دەڵێت گەر کۆمپانیایەک یا شوێنێک هەبێت دام بمەزرێنێت واز لە کاری مامۆستایەتی دەهێنم و هۆکارەکەشی بۆ پەیام ڕوون دەکاتەوە. هۆکارەکەی معلومی هەموو لایەکە کەوا بێموچەیی و قەیرانی بێمەعاشی ئەم میلەتی ئەمەی گردوێتەوە بە حکمیەوەی کەوا دەسەڵات ئەوە نەبێ باک بێت لە میلەتەکەی یعنی بگاتە و ڕادەی مامۆستایە وەکو من کەوا 18 ساڵە خزمەتم هەیە لە پۆست و لە فەیسبووکی خۆمە پۆستێک بکەم و دای بگرن بڵێم واز لە مامۆستای هێنم لە کاتێکدا کەوا زوو مامۆستا لە پێگە و مەقامێکە بووکەوە ڕووی لە هەر شوێنێ بکردای خەڵک شەرمی لێ کرد. بەداخەوە ئەم دەسەڵاتە بێباکە گوێی بەوە نیە میلەت برسیە میلەت هەیەتی یاخود نیەتی بۆیە لێرەش داوا لە هەر خاوەن کۆمپانیا و هەر شوێنێکەکەم من وەکو مامۆستا دەرچووی بەشی زانست و لە بەشی ئیمام و خەتیبەکەش دەرچووی مەحەدی ئیسلامیم داوا ئەکەم لە ئەو کەسانی کەوا پرۆژەیان هەیە کۆمپانیان هەیە هەج ئیشێکیانێ بە من بکرێ من ئەڕۆم واز لە مامۆستایەکە خۆم دێنم. چالاکێکی مەدەنیش دەڵێت کاربەدەستان لە کێشە و خەمی موچەخۆران تێناگەن چونکە ئەوان پارەیان لە شوێنی ترەوە دەست دەکەوێت و باکیان بە گلەیی و تووڕەیی میلەت نییە. موچەخۆران لە باردۆخێکی خراپان لە هەرێمی کوردستانە لە ڕاڕایەک و دوودڵیەکی خراپان لە بواری دەرونیەوە توانم بڵێم لە ینی باردۆخێکی باشانین چکە ئەبینین نە حکوومەتی عراق خۆی بە خاوەنی مۆزوعەکە نە حکوومەتی هەرێمی کوردستان خۆی بە خاوەنی مۆزوعەکە. موچەخۆر لە 2014ەوە ماوەی 11 ساڵە موچەخۆر لە دڵ ڕاوچیایە نەتوانرا وەکو پێویست لە ماوەی 11 ساڵە کێشەی موچەخۆرانی هەرێمی کوردستان چارەسەر بکرێت. ئەمە مانای ئەوەیە هیچ تەفسیرێکی تر هەڵناگرێ غەیری ئەوەی کە حکوومەتی هەرێمی کوردستان بەڕاستی بەتەنگ موچەخۆرانەوە نایە و نایەوێ موچەی موچەخۆران چارەسەر پێشکە خۆیان هیچ پێویستیان بە پارەی موچەوەمانە نییە خوان وەزعیان زۆر باشە خوان لە کەوکەبێکی تر و لە بارودۆخێکی تراژێنەوەندە وەزعیان باشە و بەشێکشیان پارەکەیان لە عێراقەوە بە کریدیکارد بۆ دێت و ئەمانە بۆیە لەبەرەوە هیچ باکێکیان لە موچەخۆرانی هەرێمی کوردستانیە بەداخەوە ئەم بارودۆخە ئاوا بڕات خراپە بێ بۆ موچەخۆران و بۆ تێگڕای هاوڵاتیانی هەرێمی کوردستان. موچە و جوڵەی بازار و ژیانی خەڵک زنجیرەیەکی پێکەوەبەسراون و 10 ساڵە خراپی دۆخی موچە ژیانی ئاسایی خەڵک و جوڵەی بازاری سس کردووە. بەڵام ئەم مانگە یەکێک لە سەختترین مانگەکان بۆ موچەخۆران بووە چونکە بەر لە جەژن و دوای ئەوەش موچەیان پێ نەدراوە و بەهۆی خەمساردی بەرپرسانیشەوە هیچ ئاسۆیەک دیار نییە. ئەوەش وای کردووە بڕیاری دەستپێکردنەوەی ناڕەزایەتی خۆپیشاندانەکان بدەن. ڕەبین محەممەد کەناڵی پەیام چەمچەماڵ.